وەکو جارانی پێشووکە 20 مسقال و 18 مسقال ئێستا ئەوانە ناکرێ گەنج لە ترسا هەرژن نایەنێ بەڕێز دووە گەنجێک ئەگەر هاوسەرگیری بکەیت ئامادەی چەند مسقال زێر بۆ هاوسەرەکەت وەڵی بەپێی ئەم کات و ئەم وەزع و بێمەعاشی بێموچەیە خۆی نەکرێ باشە بەڵام بەپێی عادەت خۆی هەر 8 مسقال 10 مسقالەکرێ باشە لەم سەردەمەیە 8 مسقال 10 مسقال زۆر نییە زۆرە بۆ گەنجی ئێستا زۆرەکە بلەم بێ ئیشی و بێکاری و بێمەعاشی و بەڵام ئیتر چی بکەی هەرە بێ بکرێ باشە بەدەر لەوە گەنجان بۆچی ئێستا هاوسەرگیری ناکەن کەمتر هاوسەرگیری ئەنجامەدرێت وەڵی هاوسەرگیری ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە گەنجەکانمان زۆری بێپارەیە بێکارە موچە نییە مەعاش نییە ئیش و کار نییە کەسابەت نەماوە کاری ماوە خەزورانش لەسەر گەنج زۆر نییە زۆرە بەرەوەڵا زۆرە ئەتر داواکاری هەر ئەکرێ داواکاری ئیسە بەڕای تۆ 8 مسقال باشە 8 مسقال عیبی نییە باشە بەڵێ بە سعری ئێستای بازاڕی زۆرەکە بەڵام ئیتر ئەوەنە باشە وەکو جارانی پێشووکە 20 مسقال و 18 مسقال ئێستا ئەوانە ناکرێ گەنج لە ترسا هەرژن نایەنێ